لەگەڵ یەکێک لەو هاوڵاتیانە وەستاوم کە ژمارەیەک لە کەسوکاری نزیکی بەم دواییانە کۆچیان بۆ دەرەوەی وڵات کردووە. ئێستا ژیانێکی قورس بەڕێ دەکەن. ئەو هۆکاری ڕووکردنە دەرەوەی گەنجان و خێزان بۆ نەبوونی کار و دانەوەزراندن و نەبوونی خزمەتگوزاری وەک پێویست دەگەڕێنێتەوە. خانەوادەی من برایەکم بە خان و خێرزانەوە هەروە کوڕە پلکەکەم دوو کوڕە پلکم لەگەر ئامۆزاکەم خۆشبەختان دوو کوڵە بڕکەم گەیشتە شوێنی بەبەست یەکیان لە ئەڵمانیا یەکیان کەیتە فەڕەنسا بەڵام ئامۆزایەکەم برایەکەم ئەوانە لە جەنگەڵی بیلاڕوسیا عاسێ بوونا گەنجەکانمان بەهۆی نەبوونی پارە و پول کار ماشا دەکەن گەنجەکانمان لە وڵاتی دیناریش لە بەرچی نییە. ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیە و کەسانەی هەرێمی کوردستان زێدەهێڵن ڕوو لە زیاد بوونا. چالاکوانێکیش ڕای دەگەێنێت ژمارەیەکی زۆر لە گەنجان و دەرچوانی زانکۆ لە هەولێری پایتەخت کۆچیان بۆ دەرەوەی وڵات کردووە. جیاوازی و نەبوونی کار بۆیان هۆکاری سەرەکی ئەو کۆچەی گەنجانە بۆ دەرەوەی وڵات. لەو شاری من و تۆ ئێستا قسەی تیاکەین ڕۆژانە هەزاران شوقە و بینایی گەورە دروست دەکرێن لەسەر مڵکی گشتی کەچی بە پارێکی خەیاڵی بە خەڵکە فرۆشرێتەوە. ئەو گەنجانێک کە ئێستا لەسەر سوورەکانی بیلاڕوسیانە نەک ناتوانن شوقەیەک بکڕن تەنانەت پارەی توانای هاوسەرگیریشیان نییە و ئەگەر ئەم کللتورەیە بەردەوام بێت و ئەو نادادیەی ناو کۆمەلگا درێژە بچێشێت و کەس نێتە سەرخەت و ڕێگا چارەیەک و یا میکانیزمێک بۆ ئەم کۆچە بەلێشاوە نەدۆزنەوە تەسەوڕمە کە هەرتەنها خەڵکی هەژاری تێدا بێ خەڵکی لە ڕووی مادی باشیش تێدایە بەڵام بەهۆی ئەو نادات پەروەری کە لە کۆمەلگادا هەیە ئەوانە کۆچەکەن بەرەو دەرەوە. تا ئێستا ئامارێکی دروست لەبارەی ژمارەیە و کەسانەی لە هەرێمی کوردستانەوە کۆچیان بۆ دەرەوەی وڵات کردووە نییە. بەڵام بە جۆرەی زانیاریەکان هەزاران کەس لە ڕێگەی بیلاڕوسیاوە دەیانەوێت ڕوو لە یەکێک لەو وڵاتانەی ئەوروپا بکەن کە بەشی زۆری ئەو کەسانەش دانیشتووی هەرێمی کوردستان بوونە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.